بەڵێتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما گۆڕانی کەشوهەوا بە شێوەیەکی بەرچاو لە سەرتاسەری جیهان لە عێراق و هەرێمی کوردستانی شوای کردووە کە کۆمەڵی گۆڕانکاری ڕووبدەن بە تایبەتی وشکبوونی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی هاوکات بە بیابانبوون و کۆمەڵێک بابەتی دیکە سەبارەت بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە تایبەتی لە کەرکووک میوانێکم لەگەڵە لە کەرکووکەوە بەڕێز حەسەن عەلی بەڕێوەبەری کەشناسی کەرکووک. بەڕێز حەسەن ئەم کاتت باش بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە کەرکووک تا چەندە کاریگەری هەبووە لە سەر کەشوهەوا لە کەرکووک و ئەم شەپۆلە تاکەی بەردەوام دەبێت؟ ئەم بەرزبوونەوەی کەشوهەوایە کە وەرزانە ڕوودەدات کاریگەری زۆر لەسەر هەموو وڵات ناوچەکە هەیە بە تایبەتی عێراق. دۆخەکانی گەرما زۆر بەرزبوونەتەوە ئێرە نزیکەی 48 بۆ 49 پلەیە. ئەمە شەپۆلێکی گەرمای بەهێزە ڕووی لە کەرکووک کردووە لە ڕۆژی پێنجشەمەوە بەردەوامە تاوەکو ئێستش کاریگەری هەیە. ڕۆژی پێنجشەمە پلەکان گەیشتە 50 پلە، ڕۆژی هەینی گەیشتە 51 پلەی سیلیزی. ئەم شەپۆلە بەردەوامە. ئەمە بەرزبوونەوەی پلەی گەرمیەکی وەرزانەیە هەموو وەرزێک ڕوو دەدات. باشە ئەمساڵ لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی هەڕەشەی بە بیابانبوون لە عێراقیش دەکرێت بە تایبەتی لە سەرجوتیاران و وەرزی کشت و کاڵی. ئایا بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەم کاریگەری لە کەرکووکیش هەبووە؟ بەڵێ بڵێ ئەمە یەکەم ساڵە کە بەم ڕێژەیە پلەی گەرما بەرز بێتەوە بگاتە 51 پلەی سیلیزی. پێشتر نەدەگەیشتینە 50 پلەی سیلیزی، تەنها چەند ڕۆژێکی کەم نەبێت. ساڵی پاری یەک ڕۆژ گەیشتینە 49، بەڵام ئەم ساڵ چەند جارێک گەشتووەتە سەر و 50 و 51 و 52 پلە. بۆ نمونە ڕۆژی هەینی چووە 51 پلە. ئەمە هۆکاری گۆڕانەکانی کەشوهەوایە کە کاریگەری لەسەر هەموو جیهان هەیە بە تایبەتی زیادبوونی بە بیابانبوون و تۆزبارین و خۆڵبارین. باشە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم گۆڕانکاریانە و هەروەها دوورخستنەوەی کاریگەریە نەرێنیەکانی چ پلان و بەرنامەیەک پێویستە بەڕێوە ببرێت وەکو کەشناسی کەرکووک؟ ئایا هیچ بەرنمەیەکتان هەیە بۆ هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە بۆ ڕووبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا؟ بەڵێ بەڵێ ئێمە هەماهەنگیمان لەگەڵ هەموو لایەک هەیە، هەماهەنگیمان لەگەڵ هەموو بەرپرسانی وەزارەتەکان هەیە. لە پارێزگای کەرکووک هاوڵاتیەکانمان ئاگادار کردوتەوە کە لە کاتی زەروری و گرنگیدا نەبێت نەچنە دەرەوە لە ماڵەکانیان، چونکە شەپۆلەکە و شەپۆلی گەرما بە تایبەتی شەپۆلی تیشکی خۆر زیانێکی گەورەی هەیە بۆ سەر جەستەی مرۆڤ، زیانی تەندروستی هەیە. بە تایبەتی کاریگەری دەبێت لە ڕۆژەکانی نیوەڕۆدا لە ساعەتی 12 و نیوەڕۆدا تا ساعەت 4 نەچنە دەرەوە. ئەومان بە هاوڵاتیان وتووە. باشە سەبارەت بە هاوڵاتیان ئاماژەتان بەڕێنمایەکان کرد، بەڵام بۆ ڕووبەڕووبوونەوەی کاریگەرە نەرێنیەکانی کەشوهەوا بە تایبەتی وشکە ساڵی لەسەر بەروبووم و جوتیاران ئەو کاریگەریە نەرێنانی کە دایدەنێت چ پلان و پرۆژەیەک هەیە لەم بارەوە لە کەرکووک؟ بەڵێ ئێمە هەندێک ڕێنماییمان ناردووە بۆ دائیرەکانی دەوڵەت بۆ ئەوەی کە ئەو پلەی گەرما تۆمار بکەن، بۆ ئەوەی کە هانی خەڵک بدەن زیاتر سەوزایی بچێنن نەچنە بەردەم خۆر لە کاتی نیوەڕۆدا. وەکو ئێوە دەزانن کۆمەڵێک گۆڕانکاری کەشوهەوا هەیە لە عێراقدا، لێکێکیش لەوان بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە لە ڕۆژەکانی هاویندا. ئەم ساڵ پلەکانی گەرما گەیشتە 51 پلە کە ئەمە ڕیکۆردە لە کەرکووک ئاشتیوانە نەبینیوە. بەڵێ سپاس بەڕێز حەسەن عەلی بەڕێوەبەری کەشناسی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.